دیارە پەیامێکمان هەیە بۆ ڕایگشتی لە ئەمڕۆدا لە فراکسیۆنە جیاوازەکان لە نێو پەرلەمانی کوردستان و ئەندام پەرلەمانە سەربەخۆکان ئێمە ئەتوانین بڵێن زیاتر لە 16 پەرلەمانتار بوون کە ئەمڕۆ جەختمان لەسەر ئەوە کردوتەوە لە نێو قاعی پەرلەمانە کە پرسی لێبڕینی موچە پێویستە بخرێتە دەنگدانەوە ئەمە ببێت بە بڕیارێکی تەشریعی لە کاتێکدا لە جەلسەی 28 مانگ زیاتر لە 17 سەعاتی ڕێک ئێمە لە نێو جەلسەی پەرلەمان بووینەوە دانیشتنیەکی چڕ و پڕ و پوخت بووە لەسەر لێبڕینی موچە ئەتوانین بڵێن کۆی هۆکارەکان و لەمپەرەکان لەسەر لێبڕینی موچەوە دۆخی دارایی لە هەرێمی کورسان هەر هەمووی خراوەتە ڕوو ئەوەی کەماوەتەوە تەنانەت فراکسیۆنەکانی نێو پەرلەمانی کورسان کە لە ئاستی باڵان لە دەسەڵاتدا ئەوان نەپێشینە بوونە و زیاتر جەختانەوە کردوێتەوە کە لێبڕینی موچە لا ببرێت بەڵام بەداخەوە پەرلەمانی کوردستان و لە ئاستی سەرۆکاتی پەرلەمانی کورسان لەم حاڵەتە پێویستی و ئیجباریانەدا ئەتوانین بڵێن کار بە دەقەکان و کار بە مادە و بڕگەکانی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی ناکەن لە کاتێکدا ئێمە 56 پەرلەمانتار یاداشمان تەقدیم کردو داوای ئەوەمان کردو کە پێویستە کار لێبڕینی موچە بخرێتە دەنگدانەوە من دەپرسم بۆچی لە ساڵی 2020 کە کاتێک ڤایرۆسی کۆرۆنا تەشێنەی کرد نرخی بەرمیلێک نەوت گەشتە 17 دۆلار لە ئێستادا نرخی بەرمیلێکی نەوت 76 دۆلارە بەڵام ئەو کات هەر بە سا 21 بە لێبڕینەوە موچەدا بەش دەکرا ئێستاش هەر بە سا 21 بە لێبڕین موچەدا بەش ئەکرێت و بگرە ئەگاتە 45 ڕۆژ جارێک ئێمە دڵنیاین کە داهاتی نەوت بەرز بۆتەوە داهاتی ناوخۆ ئەگەر بەرز نەبوو بێتەوە کەمی نەکردووە بەڵام ئەمە پلانێکی سیاسەتە بۆ ئەوەی خەڵک بچەوسێنێتەوە بەردەوامن لەسەر ئەوەی کە لێبڕینی موچە بەردەوام بێت بۆیە ئێمە لەگەڵ هاوڕەکانمان ئەمڕۆ لەسەر ئەم بەرنامە مەبدەئەیە کە داکۆکی لە قوتی خەڵکو لەسەر لێبڕینی موچە و پرسی موچە ئەکات بەردەوام ئەبین بۆ ئەوەی پەرلەمانی کورسان بە ئەرکی ڕاستەقینە و بە ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بەردەوام